بۆ یادی خۆپشاندانێکی جەماوەری سنوورەکە هاتۆتە مۆنومنت یەنفالی چەمسەماڵ. سەرکەوت محەممەد هاوڵاتێکی نیشتەجەی ناحی شۆڕشی سەر بە قەزای چەمسەماڵە 32 ساڵ بەر لە ئێستا لە هەنووساتی پرۆسەی ئەنفالدا لەگەڵ بەشێک لە خوێندکاران و هاوڵاتیانی سنوورەکە خۆپشاندانیان ئەنجام داوە دژی ڕژەمی بەعس و ڕێگریان کردووە لە قافڵەی ئۆتۆمبیلەکانیان کە بە هۆیە و خۆپشاندانەوە دایان کەسدان پارکردن ڕزگاری بووە. لە یانزەی چوارەوە ڕژێم هەڵسا بە گوێزانەوەی ئەو خەڵکە بگوێزیێتەوە بۆ چەمسەماڵ لە چەمسەماڵشەوە بیان نێرێ بۆ تۆبزاوە سەرنەگومیاکە. ئێمە ئەو کاتە کۆمەڵی گەنج بووین، کۆمەڵی خوێنکار بووین، هەستاین لەسەر جادەی شۆڕش، جادەی ڕێگای نێوان سەنگا و چەمسەماڵمان گرت و توانیمان خەڵکی زۆر ڕزگار بکەین لەو ڕۆژەدا. هەر لە هەمان ڕۆژدا و لە 11 نیسانی 1970 لە ناوەندی قەزای چەمسەماڵیش خۆپشاندانی جەماوەری بەڕێوە چووە. کات و وادەی خۆپشاندانەکە هێندە بەلای بەشداربوانیەوە گرنگە کە بە یەکەمی ڕاپەڕیندش بە بەعس دەیناسێنن. کارکتەرێکی دیاری خۆپشاندانەکەی چەمسەماڵ عەبدولقادر نایەک بووە کە کەسێکی بێلانە بوو و سەرمەشقی خۆپشاندان بووە بە وتابکێشان دژی بەعس. ئەوەی کراوی یەکێتی یا پارتی یا حرەکەی کوردی ڕێخستنەکانی حرەکەی کوردی ئاگایان لەو مۆزوعانە بوو، خۆرسکانە بوو، چەند تەلەبەیەک دەستیان پێکرد بوو بە ڕێپەڕینێکی جەماوەری خەڵکی چەمسەماڵ. قالە هەبوو، قالە شێتمان پێوت، قالە کەوتە تەکمان و قالە هاواری کرد جیهادە. من ئەو کاتە شتێکم نووسی بوو ئەوە بەردیە وڵاتەش وەکو بەردی فەلەستینی بەدەست مناڵی کوردەوە لە هەڵمەتا دەوری بینی وەرحاسڵ شتێ بوو هاوڕەکان هەندێکیان خوێنیانەوە قالەش بۆ جیهادە دەستی پێکرد بوو بە خۆپیشاندانێکی جەماوەری. بەهۆی خۆپشاندان و ڕێگرتن لە ئۆتۆمبیلە سەربازەکانی بەعس ئەگەرچی سەدان هاوڵاتی لە گەیشتن بە مەرگ و گۆڕە بە کۆمەڵەکان ڕزگاریان بووە، بەڵام بەشی زۆری گوندنشینانیش بۆی فریودانیان لەلایەن جاش و مستەشارەکانەوە دانەبەزیون لە ئۆتۆمبیلەکان و ڕۆ و زیندان و مەرگ ڕاپێچکراون. وایان لە خەڵکەکە کردبوو یان دامە بەزن تاویستانە دەنێ پارەتان دەنێ عەرسانە دەنێ لە شۆڕژ وەک سەنگاویەکان باوک مناڵەکانوتی ناچمە خوارە تاویزمە دەنێ چی وەڵا من دابەسیمتی تۆ دابەسە لەگە مناڵەکان دابەسین و ئیتر تەلەبەکەش هاتە پیریم ئەو مناڵەکەی لە باوشم کردوتی ڕاکەوت مناڵەکەم وتی وەرە ڕامان کرد چوینە ماڵێکەوە. بۆ سەرکوتکردنی خۆپشاندانەکانی ئەو کاتی چەمسەماڵ ڕژەمی بەعس بە هێلیکۆپتەر بۆردومانی هەرەمەکی دەست پێ کردو و لە ناحی شۆڕش و ناوەندی قەزاکە جگەلەوەی دایان هاوڵاتی بریندار بوونە کەسێکی شەهید بووە. ڕزگار جەبارێن ئارتی چەمسەماڵ.